قررت المحكمة الاتحادية العليا بڕیاری دادگای فیدراڵی عێراق لەبارەی نادەستوری بوونی درێژکردنەوەی تەمەنی پەرلەمانی کوردستان گرفتی گەورەی بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دروست کردووە و هیچ جاسۆیەکی ڕوون بۆ هەڵبژاردن بەم زوانە بەدی ناکرێت. کێشە و ناکۆکی نێوان پارتە سیاسیەکانی هەرێم بۆتە هۆی ئەوەی ئەنجومەنی کۆمسیارانی کۆمیسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسی هەرێم کاران نەکرێتەوە کە لە کۆتایی ساڵی 2019 وادەکەی تەواو بووە. پەرلەمانی کوردستانیش کەم تەرخەم بووە لە کاراکردنەوەی ئەنجومەنەکە سەرڕای ئەوەی کە پێویست بوو لە ساڵی 2020 یان 2021 ئەنجومەنەکە کارا بکرێتەوە. ڕۆژی 22 ئایار پارتی بەبێ ڕەزامەندی یەکێتی لە پەرلەمانی کوردستان زۆرینەی بەکارهێنا و کۆمیسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسی هەرێمی کوردستانی کارا کردەوە، بەڵام کاراکردنەوەکە بە بڕیاری دادگای فیدراڵی لە ڕووی یاسایی و دەستوریەوە هیچ بەهایەکی بۆ نەمایەوە. هەرچەندە بەرپرسانی هەرێم هیچ لێدوان و کاردانەوەیەکیان لەسەر بڕیارەکەی دادگای فیدراڵی نەبوو، بەڵام بەکردەوە پابەندی خۆیان دەربڕی، چونکە ئەگەر هەرێم پابەندی بڕیارەکە نەبوایە هەڵبژاردنیان بەو کۆمیسیۆنە بکردایە لەلایەن ناوخۆی عێراق و کۆمەڵگای نێودەوڵەتیشەوە قبوڵکراو نەدەبوو. ئەو بابەتی ئێستا بۆ هەڵبژاردننی هەرێم بۆتە لەمپەر ئەوەیە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق دەڵێت ناتوانێت هەڵبژاردننی هەرێمی کوردستان و عێراق پێکەوە بەڕێوە ببات. ئەوەش ئەگەری بەڕێوە نەچوونی هەڵبژاردن لەم ساڵدا بەهێز دەکات و پێشبینی دەکرێت بۆ نیوەی ساڵی داهاتوو دوا بکەوێت، هەرچەندە هەندێک پێیان وایە ئەوە فشارێکە لەلایەن ناوەندەوە بۆ سەر هەرێم، چونکە دەیانەوێت هەرێمی کوردستان بەلاوازی بمێنێتەوە. بەو پێی پێشتر دووجار کۆمیسیۆن جوتە هەڵبژاردننی بەیەکەوە بەڕێوە بردو و گرفتێکی بۆ دروست نەبووە. لاوازی هەرێم لە بەرژەوەندی ناوەنددایە و بەغداش دەخوازێت هەڵبژاردن بەزووی نەکرێت و پەرلەمانی کوردستان بە هەڵوەشاوەیی بمێنێتەوە. لە دوا هەوڵیشدا بۆ بەڕێوەچوونی هەڵبژاردن ڕۆژی پێنجشەمەی ڕابردوو 15 حوزەیران سەرۆکایەتی هەرێم و نوێنەری نەتەوە یەکگرتوەکان لە عێراق و تیمێکی یۆنامی و کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق کۆبوونەوە و دواتر ڕایان گەیاند بەردەوام دەبن تا ئەو کاتەی وادەیەکی گونجاو بۆ ئەنجامدانی هەڵبژاردن دیاری دەکەن. سەرۆکی کۆمیسیۆنی عێراق و ئەنجومەنی کۆمسیاران ئامادەییان نیشاندا بەپێی یاسا و دوای دەستەبەرکردنی پێداویستیەکان و ڕێکەوتن لەسەر کاتێکی گونجاو هەڵبژاردننی هەرێمی کوردستان بەڕێوە ببەن و بڕیاردرا بە مەبەستی دیاریکردنی وادەیەک بۆ ئەنجامدانی هەڵبژاردن لە پەیوەندی بەردەوام دابن. بەر لەوەی سەرەتای ساڵی داهاتوو ویلایەتی ئەنجومەنی کۆمسیارانی عێراقیش کۆتایی پێبێت کە ئەگەر تا ئەو کاتە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئەنجام نەدرێت دوور نییە بۆ ناوەڕاستی ساڵی داهاتوو دوانەخرێت.